کەی دەبێت لە چ شوێنێک دەبێت لەسەر چ دەبێت لەما کادا کەی سەردانی داوز دەکەن ئەجندەی سەردانەکەتان چ دەبێت لە داوز خۆی ئاگاداری ئەو کۆبوونەوەیە نیم مە لەگەڵ فەڕەنسا و لەگەڵ ئەڵمانیا بەردەوام لەسەر خەتین لەسەر ئەم بابەت لەسەر يعني وضعی هەرێمی کوردستان و علاقەی بین ئێمە و بەغدا بەڵام کۆبوونەوەیەکی ئەوها هیچ پلانی نییە داڤۆز بەڵێ ئێمە سەردانی داڤۆز دەکەین و کۆمەڵێک لیقاءاتیشمان دەبێ لە داوس لەگەڵ ئەوانەی کە بەشدارن بە پێی بەرنامە و ئەجندایە سەنگەر عەبدوڕەحمانە تۆڕی میدیای ڕوودا و کاک نەچیروان دوای ئەوەی کۆبوونەوەکانی هەفتەی هەولێر و بەغدا لەسەر ئاستی وەزارەتەکان لەسەر ئاستی باڵا هیچ پەیوەندیەک دروست بووە لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران بە تایبەتی لە نێوان جەنابەت و حەیدەر عەبادی و هیچ کاتێک دیاری کراوە بۆ کردنەوەی فڕۆکەخانەکان پرسیارێکی دیکەشم پەیوەندەکانتان لەگەڵ ئێران و تورکیا چونەتەوە باری یاسایی خۆی بەش پەیوەندی بینی ئێمە هەیە ینی و تەسەوریش دەکەم ئەو پەیوەندیانە لەم نزیکانە زیاتریش ببن لەگەڵ بەغدا بە شێوەیەکی گشتی و لەگەڵ ئەنجومەنی وەزیرانیش لە بەغدا و هیوادارین لەگەڵ سەرۆک وەزیرانیش پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ تورکیا و لەگەڵ ئێرانیش ئەگەر بەراورد بکەی ئێستا لەگەڵ مانگێک لەمەوبەر ڕێگەیەکی دوورمان بڕیوە و زۆر بەرەو باشتر بووە هەموو پەیوەندیەکانمان و تەوەقع دەکەم لەم نزیکانە ئەو پەیوەندیانە باشتریش ببن دەتوانم بە شێوەیەکی گشتی بڵێم ئێمە لەسەر ڕێگەیەکین بۆ ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ هەم تورکیا و هەم لەگەڵ ئێرانیش فڕۆکەخانەکان مەحزەری ئەو کۆبوونەوەیە ئیمزا کراوە لەلایەن هەردوو لاوە و ئێمە چاوەڕێی ئەوەین کە سەرۆک وەزیران کۆنووسی سەرۆک وەزیران لە بەغدا کۆنووسی ئەو کۆبوونەوەیە ببینێ هەندێک مەسائلی فەنی هەیە سیستەمێک هەیە دەبێ ڕەبت بکرێ پێکەوە بینی ئێرە و بەغدا ئەویش تەواو ببێت تەسەور دەکەم دەمینێتەوە لەسەر بڕیاری سیاسی بۆ کردنەوەی فڕۆکەخانەکان ئەگەر نەشتەکانی تر هەمووی ئەو داواکاریە کە هەیەیان بۆ هەمووی تقریبەن جێبەجێ کراوە. ئاراس ئەحمەدم لە